بەناوی خوای بەخشەندە و میهرەبان. سڵام عەلەیکم و ڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. هیوادارم تاعەت و عیبادەتی هەموو لایەکتان پیرۆز و قبوڵی دەرگای خوای ڕەب العالەمین بێت. بەڕێزان، بۆ هەڵقەیەکی تر لە ڕێوڕەسمی شارستانی گەیشتینەوە خزمەتتان. ئەمجار بابەتی پەروەردەی خۆمان و مناڵەکانمان لە دوو ڕێگانەکانی خۆش و ناخۆش و مەسلەحەت و نامەسلەحەتە ئەخێنە بەرچاو. هەموو ئینسانێک وەکو هەموو گیان لەبەرێکی تر حەز ئەکات خۆشیەکانی خۆی بە حەدی ئەکسەر و ناخۆشیەکان بە حەدی ئەقەل بڕەسێنێ. یعنی ئەتوانین بێژین هەموو ئینسانێک حەز ئەکا ڕەنج نەوێ و خۆشی لە حەدی ئەکسەراوێ. بەڵام هەموو کات ئەمە مویەسەر ناوێ و زۆر کات هەر خۆشی نەخۆشینە، هەروەها هەر ناخۆشیش سەختی و ژیان لە بین بردنە. ئینسان ئەبێت لە پەروەردەی خۆی و مناڵەکانیا بە تەطبیقی خۆش و ناخۆش لەگەڵ مەسلەحەت و غەیری مەسلەحەتە دوو ڕێگانەکان بەرەو گەشە و ڕشت هەدایەت بکات و ئەم کارە زۆر کات تند و تێژی و قەڵزی گەرەکە کە هەڵبژاردننی ئەمە هەڵبژاردنێکی منطقی و ئەخلاقیە و نابێ خۆمانی لەسەر سەرکۆنە بکەیت. خۆشیەکان کامنە؟ خۆشیەکان ئەوانن کە ئینسان بۆ پێگەیشتنیان خۆی ناخەڵافێنێ و بەشک و هەوڵەدات تووشی لیان بێت، وەکو تەفریح، وەکو کەنین و شۆخی، وەکو بێمەسئولیەتی و ڕەحەتی، وەکو خەوتن و ڕابواردن لە ئیسراحەت و خەیاڵی ئاسوودەوە کە ئەمانە وەکو شەحن بۆ مۆبایلێک ژیانی سەختی ڕۆژانی ڕابردووی ئێمە بە ئیسراحەت ئەگەێن و ئێمە ئامادە ئەکەنەوە بۆ ژیانی دووبارە. و ئەگەر بێژین خۆشیەکان نەقشیان چییە؟ وەکو زەنگی تەفریحن لە مەدرسەکانە، یعنی مناڵەکان بە خۆشیکردن شەکەتیان دەرئەکەن بۆ بە پشوداین بۆ کاری داهاتوو خۆیان حازرەکەن. بەڵام مەسلەحەتەکان کامن؟ ئینسانێکە تێتە دنیا تەکی ئینسانێکی ترا لە سفرۆ دەست پێکات، بەڵام ئەو ئینسانانە کە حازرن ناهەمواریەکان بە هەوڵ و تێکۆشان و ڕەنج هەموار بکەن، سەختیەکان بنەنە پشتسەر، پلەکانی تەرەقی بە پلە پلە بە هەوڵ و تێکۆشان تێی بکەن، ڕەنگە سەختیان توش لێبێت، ئیسراحەتیان کەموێت، خەویان کەموێت و ئەگەر لە دوورۆ بڕوانین هەمیشە لە هەوڵ و تێکۆشاناون و ئێمە وا بزانین شەکەت و مانون. بەڵام چون پلە پلە سەر ئەکەون و ئفتخار و گەشە پەیاەکەن، بە ئەو ئفتخار و خۆشیە شەکەتیان دەرئەکەن و لە ژیان لەزەتە بن. هیچکێ بە شانس ناوێتە پسپۆڕ، هیچ کەسێک بە ئیسراحەت و بە خۆشی ناوێتە لێزان، بەڵکو پسپۆڕی و لێزانی ڕەنج و تێکۆشانی گەرەکە. و چون پندێکی پێشینان ئەڵێ هەموو کەسێک بە تاقی تەنیا حەز ئەکا خۆی بەرزتر بێ لە خەڵکی دنیا، بەڵام حەز ئەکا جگەر گۆشەکەی لە خۆی بانتر بێ عەقڵ و هۆشەکەی. تاجی زێڕینە عەقڵی فریاڕەس، بەڵام ناچێتە سەری هەموو کەس. ئەگەر ئەمە بەرچاو بکەین، ئێمە حەز ئەکەین خۆمان بەرز و مناڵمان لە خۆمان بەرزتر بێت، بەڵام بە حەز و بە خۆشیکردن ئەم شتە دروست ناوێ، هەوڵ و تێکۆشانی گەرەکە. ئێستا ئەڕۆینە سەر تەطبیقی حەز و مەسلەحەت. حەز و مەسلەحەت چۆن تەطبیق بکەین؟ دوو ڕێگانەی حەز و مەسلەحەت چوار ڕێگە ئەگرێتە بەر وەختێ تەطبیقیەکەین. کارانێکە ئێمە حەزیان لێەکەین و بە مەسلەحەتمان نین، کارێکە حەزی لێ ناکەین و بە مەسلەحەتمانن، کارانێکە حەزیان لێ ناکەین بە مەسلەحەتیشمان نین، کارانێکە کە هەم حەزیان لێەکەین و هەم بە مەسلەحەتمانن. لە مەوردی خۆمان و لە مەوردی مناڵەکانمانەوە ئەبێ وریاییەکمان بێ، خۆناسین و مناڵناسین و ناسینی حەزەکان و ناحەزەکان و مەسلەحەتەکان و غەیری مەسلەحەتەکان یارمەتی ئێمە ئەکات بۆ تەطبیقی ئەم ئومورە.
لەسەر هەر کامێکیان بە چەند مەساڵ شتەکە ڕوونەکەینەوە. یەکێ لە حەقەکانی مناڵ لەسەر باوکو دایکیان تربیەتکردنیانە بۆ کۆمەڵگا و جامعە پەزیربوون و ئامادەگیان بۆ ژیانی شارستانیە. زۆرێ لەو ئەرکانە ئەکەوێتە ئەستۆی ئێمە وەکو ئینسانێکی شاروەند و شارستانی شامڵی لێزانی و پسپۆڕی پلەی زانیاری بانترە کە بە خوێندن و بە سڵامەت پێیەگەین. ئەگەر بە حەزی مناڵەکان وێ حەز ئەکەن بەیانی تانیوەڕۆ بخەون و نەڕۆن بۆ مەدرسە. توخنی دەرزی و کوتان و واکسناسیون نەکەون چون ئێشی هەستبۆیان. مناڵ حەز لەمانە ناکات. بەڵام چون بە مەسلحەتیە ئەبێ خاوەنی ئەو مناڵە کە ئامادەی کۆمەلگایەکات ئەمانەی بۆ مهەیا بکات، هەڵی پسێنێت لە خەو گوێ لە حەزی نەدات و ئەگەر چیش پێی ناحەزە بینێرێ بۆ مەدرسە تا بە خوێندن کە مەسلحەتێسی زانیاری بەرز بێتەوە و پەزیرشی ئیجتیماعی زۆرتر، یا ئەبێ دەرمان و کوتانی بۆ ئامادەکات کە سڵامەتی بۆ مهەیاکات. کەوابوو ئەو هەرچەند پێی ناخۆشە بە مەسلحەتێ ئەبێ ئێمە بۆی بیکەین. یا تربیەتی شاروەندی ممکن ئەو حەز بکات زبڵ و ئەشخاڵ بڕژێنێ و مەسئولیەتی خاوێنی نەگرێتە ئەستۆ. ئێمە ئەبێ مەسئولیەتی شتەکە بخەینە سەر ئەستۆی پێی جەمکەینەوە و فێری بکەین مەسلحەت بەرچاو بکات ئەگەریش پێی ناخۆشە. خاڵێکی تر کاتێکە شتەکەی پێخۆشە بەڵام بە مەسلحەتی نییە، وەکو ڕابواردن، گەمە، لە دەرۆبوون، تماشای فیلمکردن و نەخەوتن، کایە، تەبلت و ئینترنت و ماهوارە کە ئەمانە هەرچەند خۆشن قەرارە زەنگی تەفریحی زندگیون، نەک هەمووی زندگی ئەمانە بێت. ئەگەر کات و عمر لەسەر ئەمانە خەرج بکرێت زندگی لە ناو ئەچێت و عمری ئەو شەخصە بەفیڕۆ و ئامادەی شارستانی نابێ. بەڵێ پێی خۆشە و بەرگرتنی ئازارە و ممکنە تووشی ناڕەحەتی و کێشەی بکە، ئەیکێ ئەم شەخصە فێری نەزم و بەرنامەی ئیجتیماع بکات. ئێمە وەکو باوکو دایک وەکو کەسێکە مەسئولی تربیەتی مناڵەکانمانین ئەبێ ئەم خۆشیانە ئەگەر لە حەد زیاترن و مانعی مەسلحەتەکانەون لایەن بووین کەمیان بکەینەوە تەطبیقیان بکەین کە مەسلحەتەکان جێبەجێ بوون. بۆیە لێرە باوکی و دایک بوون یا باوکو دایک بوون و وەزیفەی فەرزەندپەروەری بەعزێ وەخت ممکنە گرژ و تاڵی دروست بکە و مناڵ لە باوکو دایک ناڕازی، بەڵام نابێ ئەمە بێتە هۆی ئەوە مەسئولیەت بەرچاو نەکەین. بە لاواندنی دوایی ئەتوانین قەرەبووی بکەینەوە. زۆر کات کارەکان نە بە مەسلحەتی مناڵەکانن و نە بە خۆشی مناڵەکان، ینی مناڵ خۆی حەزی لێ ناکات کەسێک تووشی هاوردێ و بە مەسلحەتی چی نییە، ئەبێ عیلاجی بۆ بکەین. مناڵێکە ڕەفیقەکانی تووشی هەڵە و هەرزەگیان کردێ، تووشی عادەتی خراپ و نالەباریان کردێ کە خۆیکی حەزی لێ ناکا وەلێ تووشی هاتووە، وەکو عادەتی سیگار کێشان و جگەرە کێشان. ئەم کەسە ممکنە خۆی حەزی لێ نەکات، تووڕە بێت، بێتاقەت بوو بێت، بەڵام بە تەنیایی نەتوانێت ئەم کێشە چارەسەر کات. یارمەتی و پشتگیری ئێمە وەکو باوکو دایکی پێویستە کە ئەبێت بڕۆینە یارمەتی و ئەم شتەیکە بە مەسلحەتی نییە و خۆیکی حەزی لێ ناکات لێی دوورکەینەوە. ئەمە ئەرکێکی تری شارستانیە. و ئاخرین خاڵێکە کە هەم شخصەکە خۆی پێی خۆشە و هەم بە مەسلحەتێسی، وەکو وەرزشوانی کە خۆی حەزی لێکات و بە مەسلحەتی چییە کە تەمرینی تیا بکات، وەکو خوێندنی باڵا کە شخصەکە ممکنە خۆی حەزی لێ بکات و بە مەسلحەتی چی بێ، بەڵام پوڵ و پارە و حەمایەت نەبێت کە ئێمە وەکو باوکو دایک یا وەکو خێرخوازانی ئیجتیماع ئەتوانین بڕۆین بەدەمی ئەم کەسانەوە کە لە خوێندن جێ ئەمێنێن لەبەر کەم و کورتیەکانی ژیان یا نەبوونی دەست و دەسەڵات و پشتیوانی. لێرەدا ئێمە بە حەمایەتکردن ئەو شتەی کە ئەوان حەزی لێەکەن و بە مەسلحەتیانە چاکسازی تیاکەین.
وابوو چوار ڕوو کەوتە بەرچاو کە ئەگەر بیکەینە ترافیک لایت ئەو شتێکە کەسێک خۆی حەزی لێتی و بە مەسلحەتیە وەکو چرای سەوزە و ئەبێ ئێمە یارمەتی تیا بکەین بۆ گەیشتن. ئەو شتێکە شخصێک بە مەسلحەتی نییە بەڵام خۆشی لێتێ یا ئەو ڕووەکەی ئەو شتێکە شخصێک بە مەسلحەتیە و خۆی خۆشی لێ نایە ئەبێ بە چرای زەرد کە خەتەری تایە و بە یارمەتی ئێمە ئەتوانێت لێ تێپەڕ بێت. و ئاخرین خاڵ ئەو خاڵەیەکە نەخۆی حەزی لێتی و نە بە مەسلحەتیە و ئەوە چرای سوورە و ئەبێ ئێمە یارمەتی بکەین ئەو کەسەیتیا ڕابگرین و لە سەختی دەربازی بکەین. هیوادارم ئێمە وەکو ئەرکی شارستانی مناڵەکانمان ئامادە بکەین بۆ کۆمەڵگایەک کە ژیان لەوێها هەم بە حەزیانە و هەم بە مەسلحەتیان. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.